ماریا محسین مامۆستام لە کۆلێژی هەڵەبجەی هاوبەشی کچان ئەمڕۆ بەشداری پێشانگای هاوبەشی قوتابخانەکانی هەڵەبجەمان کردووە بە ئیشی شێوەکاری خوێندکارەکانم لەگەڵ ئیشی دەستیە و ئەو کارانەی کە کردویانە لە ڕۆژانەوە ئیشی فۆتۆگرافی کە گەشتە بردومانەتە دەرەوە لە دەرەوە وێنەمان گرتوون. ئەم پێشەنگایە گرنگە گرنگی تایبەتی خۆی هەیە لەبەرەوەی بەهرە و توانای تەلەبەکان دەرئەخات ئێمە توانین زیاتر گرنگی بە ئیشی خوێندکارەکان بین. زۆر سپاسی یەکەی چالاکی قوتابخانەکانی سنووری پەروەردەی هەڵەبجەی شەهید دەکەین کە ساڵانە هەڵەسێ بەکردنەوەی معرز بۆ قوتابە بەهرەمەندەکان و ئێمە ژۆک و مامۆسایان ئێمە وەکو قوتابخانەی ڕزی بنەڕەتی کە بەشداریمان کردووە لەم پێشانگایە زۆر سپاسیانەکەین بەهرەی قوتابیەکانە کە لێرە ئەیبینین و زۆربەی ئەو ئیشانەی کە ئەیبین هەمووی بەهرەی قوتابیە و ئیشی قوتابیە کە ئێمەش لێرە ئەرزیانەکەین ساڵانە زۆر گرنگە کە بتوانین هاوکاری فێرخوازەکانمان بین بۆی بتوانن ئیشەکانیان هیچ نەبێ ڕۆژێک دابینکەین بۆی ئیشەکانیان ببینینەوە یا خەڵک بیبینێت. زۆر سپاس بۆ ئێوەش کە لێرە ئامادە بوون. خۆشبەختانە ئەمڕۆ پێشانگای ساڵانی قوتابخانە و خوێندنگاکانی سنووری پارێزگای هەڵەبجە بەڕێوە چوو بە بەشداری 64 قوتابخانە دەستخۆشی لە مامۆسایانی هونەر، دەستخۆشی لە دەستەی کارگەڕیوە، دەستخۆشی لە خوێندکارانی ئازیزەکەین کە سەلیقەی زۆر جوانمان بینی، تابلۆی زۆر جوانمان بینی کە تعبیریان هەم لە ناخی پاکی مناڵی خۆیانە کرد هەم تعبیراتی جوانی تیابوو. ومێ دەکەین بەردەوام بن وە سەرکەوتوو بن و ئەمانەوێ ئەم ئەرکێکی پەروەردەیمانە ئەمە و ئەمانەوێ لەگەڵ پەیامە پەروەردەی و فێرکردنەکانمانە ڕۆح و ناخی مناڵانیشمان تێرکەین بە فەن بە هونەر و ئەوەی عشقێکیان هەبێ بۆ بە هونەر و بە موازی و بە تەریبی لەگەڵ خوێندنەکەیانە لەگەڵ زانستەکە لەگەڵ فیزیا و کیمیا هونەریش بە تەریبی لەگەڵیانە بڕوە.